سڵاو ئەم کاتتان باش ماوەیە کە لێرە و لەوێ باز لە دروستکردنی چەند لیستێک دەکرێت یاخود بە دیاریکراوی بڵێم باز لە دروستکردنی لیستێکی بەهێز دەکرێت لە هەرێمی کوردستان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکان. هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە دروستکردنی ئەم لیستە بە ئەوە دەگەڕێتەوە لە ئێستادا شەقام بێخاوەنە و هێزێکی ئۆپۆزیسیۆنی ڕاستیقینە نییە لە هەرێمی کوردستان یاخود بازدەوە دەکەن کە دەنگێکی زۆری ناڕازای هەیە لە هەرێمی کوردستان کە بێخاوەنن. بۆیە لیست دروست دەکرێت بۆی ئەم دەنگانە کۆ بکرێنەوە و ڕابەرایەتیان بکرێت و بۆ ئەوی لە ڕێگەی چەند نوێنەرێکیانەوە داکۆچیان لێ بکرێت. من سەبارەت بە دروستکردنی لیست و با بڵێن ئەو کەسانەشی کە زۆرجار ناویان دەهێنرێت گفتوگویەک لەگەڵ بەڕێز مەسعود عبدالخالق کەسایەتی سیاسی و شاری هەولێر بکەم. کاک مەسعود ئەم کاتت باش دەمەوە پرسم لێرە لەوێ باس لەوە دەکرێت کە گروپێکی دروست دەکرێت لە نێوان هێزەکان لە هێزەکانی مەبەستم دەرەوەی دەسەڵاتە و دایانەوەی بەرەیکی نوێی گشتی دروست بکەن. تا چەند ئەم هەوڵانە جدیە و بەڕێستان وەکو مەسعود عبدالخالق و دەستگای ستاندەر چ ڕۆلێکتان هەیە لەم دروستکردنی هێزە؟ بەنای خوای گەورە میهرەبان. خۆی ماوەیەکی زۆرە ئەو بەرەیە پێویستە لەبەرەوەی دەبینین کوردستان چۆن بەڕێوە دەچی. هەرێمی کوردستان چەند پێگەی دابەزیە، تووشی قەرزاری بووە، تووشی موامەراتی ئیقلیمی بووە، تووشی هەموو جۆرە شکستێک بووە. یعنی دەوامکردنی دەسەڵات بەو شێوە هەوا هەست دەکەین لە ساڵانی داهاتوو هەرێمی کوردستان تووشی قەرز و ژێردەستێکی وا دەبێت ڕەنگە بانەوەکانی داهاتووش هەڵنەسێتەوە. بۆیە ئەو بەرەیەکی پێویستیە، پێویستێکی نیشتیمانی، پێویستێکی ئاینی، پێویستێکی ئینسانیشە و هیچ ئیستیسنایەکی شتێدا نییە و دژی هیچ لایەکی نییە، ڕێک دژی تەبەقەی گەندەڵە. لەبەر هەندێ زۆر هەملایەکمان جوودمان لە بۆ کردەوە بە تایبەتی لەو دوایش کە هەڵبژاردننی تازە کە دێتە پێش جۆرێک لە بازنەی و تەکنیکێکی تایبەتە زیاتر ئەو بەرێ بووە پێویست دیار بوو لایەنەکان ئەجارە ئیستیجابیان زۆر زیاتر بوو لە چەند جارە. بۆ ئەمە پێ هەڵساین خەڵکی تریش پێ هەڵسا ئەو لایەنەکانیش لەناو خۆ هەندێک گفتوگویان هەبوو بۆیە گەیشتە ڕادەیەکی تەقریبەن باش. کاک مەسعود پێتان وایە ئەو هێزە و گروپانە بتوان ببنە یەک دەنگ و یەک هێز و لە چوارچێوەیەکی ڕێکخراودا ئامادە سازی بکەن لە داهاتوودا؟ ئەنی دەگەنە ئەو بڕات وایە دەگەنە ئەو خاڵە؟ وەڵاهی هەست زۆر بە قورسی دەکەین، چەند جارەش وا بووە چکە ئەهلی باتڵ لە کوردستان لەسەر باتڵی خۆی یەک ڕێزن، بەڵام ئەهلی حەق ناڕێ یعنی یەک ڕێز نینە و پەرتەوازن زۆر ئیشەکان زەحمەتن بەڵام مستەحیل نییە. ئەوەی ئێمە دەبین ئێستا گەیاندیتمانە قۆناغێکی باش هەر ئێمە نینە، زۆر لایتر یعنی هەموو لایەک لە حەول و تەقەلادانە ئینشاڵڵا لە ماوەکی کەم پێدەچی نەتیجەی باشی هەبی. باش ئەگەرم هەوڵە سەریگەت پێتان وایە گۆڕانکاری لە هاوچێشە سیاسیەکان ڕووداد لە هەرێمی کوردستان یاخود دەگوتە دیسان ئەویش دەکەوێتە بەر ڕەحمەتی دەسەڵات؟ خۆی ئەوجارە ئیشێکی تۆکمەتر دانرا دامانە ئەنجومەنێکی بێلایەن، ئەو ئەنجومەنە یان ئەو مەجلیسە بەخۆی هیچ شتێکی نەوێ، نە هەڵبژاردننی بێ نە پۆستی بێ، ئەو ئەنجومەنە دەستنیشانی کاندیدەکان بکەوە. هەنگاوی دووەم ئەوەیە ئەو کوت لە پەرلەمانی کە دەردەچی لە پاشان پەرتوپڵاو نەبی، هەر حیزبەک و یەک دوو ئەندام پەرلەمانەکەی خۆی بباتەوە ماڕوو لە بەخۆی بەکاری بینی ئەوان نەبی، ئەو کوتلەیە پێکەوە دەمێنێتەوە ئێواتە ئەو کوتلەیە مولکی هەموو لایەک دەبی. کاتە لە کوردستان تەقریبەن وا تەوەقوع دەکەین سێ کوتلە دروست بی، کوتلەکی ئەو هاوپەیمانیە، دوو کوتلەکەی تێش دوو حیزبە دەسەڵاتە. لێرە جە شتەکەیە ئەمە پێمان وایە لە نێوان ئەو سێ کوتلەیە گۆڕانکاری گەورە دەبی لەبەرەوەی کوتلەی سێە تەنسیق لەگە هەر کوتلەیەکی تر بکە گۆڕانکاری گەورە دەبی و تەوازنی کوردستان بەڕاستەقینە دێتەوە جێی خۆی. باش با بپرسم ئەگەر ئێوە ئەو هێزەتان دروست کرد، ئەو هێزە هاوپەیمانیتان دروست کرد، باس لەوە کرد کە سێ کوتلەی دروست دەبی، هەر کوتلێک لەگەڵ ئەوی تر هاوپەیمانی بکە گۆڕانکاری تەواو دروست دەبی. گریمان کوتلەکەی ئێوە کوتلەی دەسەڵات بە تایبەتی یەکیتی پارتی ئەو دوو کوتلەی بەهێز بوون، ئێوە لەگەڵ ئەوان هیچ هاوپەیمانێک دروست دەکەن بۆی گۆڕانکاری بەسەر دۆخەکەدا بێت؟
خۆی تەنسیق جودای هاوپەیمانێکەوی ئێمە باسیەکەین بەس لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکان بەڵام ئەومان نەشاردەوە کە خۆ ئەو کوتلەیە دژی هیچ لایەک نییە تەنسیقی پێویستە لە مستەقبەلدا لەگە یەکێتی یان لەگە پارتی على الأكثر يعني ئەوەی ئێستا دیارەکە پارتی مهیمنترە و کوتلەی زۆری هەیە و دەڕادێک بەڵێ باس لەو کرد ئەگۆ دژی گەندەڵ دەبن هەموو دروشمەکار و هەموو بەرنامەکان ئەوەیە کە یەکێتی پارتی زۆرترین گەندەڵیان کردیا لە ساڵانی ڕابردوو پێتان وایە ئێوە ئەگەر ئەو هێزە دروست بوون ئەو تەنسیقەتان کرد یەکێتی پارتیدا ببڕێن لە گەندەڵی خۆی زۆر مەبەستمانە ئەوە ینی خۆت شتەکرد گوڕەنگە ئەوە تاڕادەیەک نهێنی بی ئەمە نیازی هەرە ئەساسیمان ئەجارە یەکێتی پارتی لێک دابڕێنی ینی ڕەنگەوە نهێنی پی و تۆزێک بازیشی پێ چکە هەزەکەین وەکوەک نەحتە لە ناو پارتی دیموکراتی کوردستانیش هەموو باڵەکان وەکوەک نینە ناو یەکێتی نیشتیمانی هەروەوە یەکێتی و پارتیش بەو شێوێژ نینە ینی لە ناو حیزبە معارەزەکان هیچ دەرەجات هەیە بۆیە ئەمە کە دەرین سێ کوتلە بەمعنای ئەو کوتلەی دروست دەبی کوتلەی ئەی پێدرێن بێضة النظم شتي بعربي هي يعني اوي قپانەکەی زیاد وەردە جێری هاوسەنجەکەی ئەو کوتلێ بۆی ئەو کوتلە لەگە هەر لایەکی ئەو حکومەتی پێکدەنی چ لە عێراق ئەو دەورە دەبینی مەسڵمێ لەسە ئاستی کوردستانی عێراقی و چ لە کوردستانیش لەسە ئاستی دروستکردنی حکومەت یعنی ئەو کوتلەیە ئەگەر ئیشەکە سەرکەوتوبی ئەو جارە گۆڕانکاری زۆر زۆر گەورە دەبی لە ماوەی ڕابردوودا هاوپەیمانی دروست کراوە و تا دوای ئەنجامی هەڵبژاردنەکان و ماوەیەکی ڕەنگە بەردەوامێتی بەڵام هاوپەیمانێتەکە هەڵوەشاوەتەوە هیچ شتێک هەیە ئێوە ئەو هاوپەیمانێتی هەڵەوەشێتەوە خۆی مەترسیەکە لەوەی بووە تا ئێستا کە گفتوگویەکانی نێوان کۆمەڵە یەکگرتووە گۆڕانە یان لایەنەکانی ترە لەو مەترسی بەڵام جارێ ئێمە پێمان گوتوونە ئەو کوتلەی کە هەڵدەبژێری هەڵناوەشێتەوە ئەو کوتلە مولکی هەمووانە گرانتیسیە گەرانتی دەوی میساقێک بی پێشتر ئیمزا بکرێ ئێستا قسە و گفتوگۆ کرایە بۆ نمونە ئەنجومەنێک پێگری ڕەنگە پێشنیاری ئەوی بکەین سەرۆکی زۆربەی حیزبەکان وەکبرێ ئەنجومەنێکی ئەمانە ئەی پێدەوتر ئەمانەت دروست بکرێن و دوورکەونەوە لە حیزبەکانی خۆی باسی میساقێکت کرد باسی وەرەقەیەکت کرد لە نێوان ئەو هاوپەیمانێتە بەڵام لە ماوەی ڕابردوو وەک نمونە بینین لە نێوان بستوی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتنامەیەکی هێناوی ڕێکەوتنامەی دەباشان بەڵام هیچ خاڵێک دەچێت بەباری جێبەجێکردن بەڵکو هەر هەڵوەشێنرا تەنیا قسەی لەسەر بکەین پێتان وانییە تووشی حاڵەتە دەبن خۆی ئەو کاتی جودا بوو ڕاستی حیزبی دەسەڵات دەستی بە قووەتە لە ناو زۆربەی حیزبەکانی مە هەست پێ دەکەین ئەو کاتی دەستی بە قووەت بوو توانی هەڕی وەشێنتەوە بەڵام ئێستا حەز دەکەین گۆڕانکاری زۆر زۆر پەیدا بە جدوایی تەنها حیزبەکان نینە کەسایەتی و دام و دەستگای مەدەنی و دام و دەستگای ئیعلامیش هەمووی تێدایە لەو بەرەی کە دروستەکە ڕەنگە برێن ئەرێ ئیعلامی لەبەرچی خەڵک لە بۆچی لەبەرەوەی سیاسیەکان مەیدانی سیاسیان بەجێشە چوینە توجارەت ناچار هەموو خەڵکی کوردستان دەبی ڕووی لە سیاست کرد و ئەرچی سیاسیشی لەسەرشان ئەگەرم هەوڵە سەری نەکرد دەنگەکانی دەرەوەی دەسەڵات نەیانتوانی ببنە یەک دەنگ و ببنە هێزێک ئەوکوی باس کرد ببنە سێ کوتلە یعنی دەسەڵات ناچاروی مامەڵەتان لەگەر بکاتن جێگرەوەی هیچ هەم شخصی خۆت یان دەستگای ستاندارد هیچ پرۆژێکی جێگرەوەی هەیە بۆی ئەم هەرێمە لەم دوو خەرزگار بکات خۆی بەدیلی ئەوەی شکستەی زۆر زۆر گەورەیە هەرچی حیزبە لە کوردستان بێجگە لە پارتی یەکێتی ڕەنگە یان سەفر دەینی یان کورسیەک دەینی یان لەو دوی لە کاتە وەزع زۆر خراپ دەبی ئەمە وەکو دەستگای ستاندارد خۆمان تا ئێستا پرۆژەکەمان پرۆژەیەکی عامە ئەمە لە کۆنفرانس بڕیاردرا ئیلاگە بەرەیەک بی ئێمە ئیشی یعنی قسمەک لە ئێمە هەمووش نە ئیشی سیاسی دەکەن دەنا ئەمە ئیشی سیاسی ناکەین ئەمە هیچ شتێکمان لەسەرشانیە و شکستی ببەرەم ناکەی شکست بەبەر ئەو حیزبان دەکەوی کە ئێستا دەنجیان هەیە و کورسیان هەیە و هیچ گومانیش نییە لە نێوان دووڕیانەکی هاتوون هاتن ئەگە بەرەیەکەی بکەن ئەوە سەرکەوتنەکی گەورە بەدەستدێ و گۆڕانکاری دێتی ئەگەوەی نەکەن بەدیل ئەوەی تاکە بەدیلیشە کە شکستە و هەموو حیزبەکان وەکو یەکجانێت وەکو ئێمەیان لێ دێت و کامە هیچ کورسیمانی ئەو کاتیش نەوع دێزاینەکە بە خۆت دەزانێت ڕاستی قسە شێ بابیرێ ئەوەندەم معلوماتم هەبی ئەگا و بەرێ نەکرێ هەم لە لای پارتی تەزویرێکی یەکجار زۆر دەکرێت هەم لە لای یەکێتیش هەردوو لە وەکو منافەسەیەکی جەنجی ساردی کۆنی ئەمریکا و سۆڤێت هەردوو لە تەزویرەکەیان لە حەد بەدەردەبی کەس هیچ حیزبەک دەنگ ناینی
ئەگەر ئێوە پێ دوایە ئێوە ئەم هێزە دروستکەن ئەم لیستە دروستکەن ئەوان تەزویریان پێ ناکرێت خۆی لە ڕابردوو هێزی ئۆپۆزیسیۆنی جدیشەوە و بەرەنگاری شەمیتەوە بەڵام هەر تەزویر کراوە دەزانین چۆنە ئەو بەرەیە زۆر بەرەیەکی دەنگدانی ئەوەندەی بەرەیەکی سیاسیە لەبەرچی ئەمە جار ناوی حەول و تەقەلای دووەلی عێراقی بۆ کوردستانی دەین لە بۆ ئەوەی مەجالی تەزویر نمێنێ ئەگەر تەقەلای تەزویریش درا ئەوانە توانای ڤیتۆیان هەبی پێکەوە بەیەک دەنگ ئەتراف بە هەڵبژاردنەکە نەکەن کەواتە ئەو معناوێت تەزویرەکە ناکری زەنی مەبەستمان زیاتر پرۆژە سیاسیەکەی ئەو پرۆژە سیاسی ئەگەر لە نێوان ئەو حیزبانە ڕووبدا و بە تۆکمەی ئیش بکەن مەجالی تەزویر نامێنێ وەک تەزویریش کرا ئەو دەنگە زۆر بە قووەتە کاغڵی وەرچێنەوە کاک مەسعود لە دوو چەند ڕۆژی ڕابردوو هەندێک لە میدیاکان و هەندێک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستانیش باس لەوە دەکەن کە ئێوە بۆ ئەوە دروستبوونا یاخۆ خۆتان دروست کردەوە دەتانێ لیستێک دروستکەن بۆ هەڵبژاردنەکان ئێوە ڕێکەوتنتان هەیە لەگەڵ هەندێک هێز و لایەنی سیاسی بە تایبەتی لەگەڵ سەرۆککۆماری عێراق کە بۆی لە داهاتوودا پارسەنجی هێزی سیاسی لە پێ ڕاست بکەنەوە بەتایبەتی لەگەڵ لە نێوان یەکیتی و پارتیدا ئەم شتێکی وا هەیە یاخود قسەتان وامانێت بەڕان بوختانی زۆر گەورە بەمان دەکرێت کە لە مستەوای من ئێستا جارێک بوختانە چیان بەما کرد و علاسەمە گوتیتمان چۆن دەبی پاپەچتە لای سیستانیش دەبی ئاواش بێتە لای قوربا بەمەکەی لەو مستەوای ئێستا مەکەی لەو مستەوایە ئەمە لیستەی لەگەڵ ڕئیس جەمهور و یەکێتی بکەین هەرکە مستەوای ما یعنی ئەوەندە گەوری وەڵا لە ژیانم دەشتی و هەمان پێ نەگوترایە وە نەشم زانیە دکتۆر بەرهەم لیستی هەبی بەعیزنەوەچی ئەوەندە مزانی بم لیستیوی یان پرۆژەوی لەناو یەکێتی نیشتیمانی و یەکێتی نیشتیمانی هیچ جۆرە قسەی وای لەگەر ئێمە نەکردیا یعنی دووبارەی دەکەمەوە ئەمە حیزبێکی ئەوەندە ئەخر یەکێتی نیشتیمانی و ڕئیس جەمهور ڕەنگە لەگە حیزبە گەورەکان قسەی وانەکەن چۆن لەگەر ئێمە دەیکەن نەوەڵا ئەوەی باس کرا لە NRT ڕاستی بوختان بوو بوختانیش بە پێی شریعەت 80 جار لەی لێ دەدرێ و حتا حیاتیمە شادەی لێ وەرناجی یان جارشکە خۆنیە قسەی لێوەرجێ بەداخەوە ئەمە ڕاستە قسە و گفتوگۆمان هەبوو لەگە کاک شاسوارش کاک شاسوار هاتی تێرە کاک شاسوار زۆر گلەی لە حیزبەکان هەبوو کە پێچی ناکەن ئەو شکایەتی زۆر لە لای مە دەکرد توێزار حولی لەگەرەمەدا کە ڕێککەین بەس ئەمە گوتمان کاک شاسوار ئەمە بە تاقیتەنها لەگە هیچ لایەک ڕێک ناکەوین ئیلا بەرەیە گشتەکە نەبی واتە دەتوێ بڵێ شاسوار عەبدولواحید داوای لە ئێوە کردووە کە لەگەڵی بەشدار بن یاخود لیستی بەشداری لیستەکەی بکەن بەتاکید خۆشی باش دەزانی و ئەمە ئەوە چی نهێنینێ و جێ ڕێزیشەکە ئەو دەست پێشخەریەی جارێک نا دوو جار نا سێ جار نا لەگەر ئێمە کرێ لە چەند ڕۆژی ڕابردوو وتی ئێمە دوو ئەنداممان بەم سۆگەر لە هەولێر دەچی بە هەردووگی ئێوەبی نەخۆمە مەبەستمان ئەوە نیە مەبەستمان ئەوەیە وەکوری بەرەیە گشتەکە بینەک ئەمە بە خۆمان یانی دەستگای ستاندەر نیاز و ئامانجێکی تایبەتی وای نییە و بەتایبەتی ئەمنی کردە شاید شەوەچی قسە و گفتوگویەکی لەگەڵ من کرد وتی من نامم لە بۆ هەموو لایەنەکان نادێ کەس نایەتە پێش بەتایبەتی لەگەر نەوەی نوێ هیچ حیزبێک نەداتێش بۆ ئێمە زۆر حەول و تەقەلامان لە بۆدا کە ئەویش پێک بکرد وەمە لێش پشێمان نین ئێستاش ئەمە پێمان خۆشە نەوەی نوێش تێدا بێ حیزبەکان نەوەی نوێ قبول بکەن بەڵام من ئەوەم گوتبی کە ئەوە ڕئیس جەمهور تێدایە و ئەوە یەکێتی تێدایە مطلقاً شتی وام نەگوتی وڵی نازم چۆن گوناحە ئەو قسە کرا و ئەگەر فەرەزێن گوتمان کاکە دیوە ئەمانەت نییە ئەدی ئەخلاقی سیاسی ئادابی سیاسی چۆن ڕێتدا ئەوەی نەشرکەن و بڵاو بکەن و بەڵام وڵا مطلقاً شتیوان نەگوترایە بەڵام شتە گوترایە یعنی ئەوە دەری تەمسیلە ئەرێمە هەموو پێکەوە دەنگەشی زۆر بین دوای هەمووی وەکو ڕووبارگ لە ناوی چیت بکەینەوە ئەوە چی ئەو قسەیانی بەڵام گوتیتمان لەناو لەگەر هەمومان ئەو لیستەی دروست دەکرێت دژی هیچ لایەک نییە ئەو لیستە تەنسیق لەگە یەکێتی دەکا ئەگە بکەن یەکێتی و قسەش لەگە پارتیش دەکەن یعنی وەکوبرێ نیاز پاچێک کە دژمنی ئەومان گوتێ لەگەر هەموو لایەنەوە هەموو لایەنش ئەو قسەیان زۆر زۆر پێخۆش لەوەی زیاتر مطلقاً قسەشکە نەکرایە کە ئەمە هەمووان ئەوانە ڕێک بێخین و دوای وەخت بسینە بێخینە سەر سینێکی و لە بۆ یەکێتی نیشتمانیان لە بۆ پارتی بێت ئەوە چێ ئەوەی ینی وەکوبرێ قبولە لە ڕووی منطقی کەواتە ئەگەر ئێستا یەکێتی پارتی ڕازی بن ئێوە هاوبەش دەبن لەگەڵیان لە دروستکردنی لیستەکە
بەس نەوەی نوێە ئێوە دەزانین چۆنە ئەمە ئەم دووبارەی دەکەمەوە سەرڕای ئەوەی برادرانی نەوەی نوێ مەسەلەن یان کاک شاسوار ئەو شتانی کرد بەرامبەرێمە بەس ئەمە نابێت ڕقوقینەی لەسەر کردین ئێستا پێم باشە ئەو تێدابی یعنی بەڵام وەکوری متمانەک نما تازە لە نێوان چکە حیزبەکانی تر پێشتر ئەو قسەیان دەکرد دەیانگۆ متمانەمان نیە لەسەر کاک شاسواری ئێستا زیاتر ئەوەی وەکوری پتەو کرد بەڵام سەرڕای ئەوەش لەگەبی یعنی وەکو ئەمە دەستگای ستانیان ئێمە ڕقوقینەکیان لێ هەرگین نەخێ پێمان باشە هەموو پێکەوە بن و کە کوتلەکی زۆر گەورەش دروست بوو لە کۆتاییدا ئەو کوتلە سیاسەتی ئەو کوتلە گۆڕانکاری پێویستی کوردستان دەزانی تەنسیقەک لەگە چێ بکەن ناک یەکگرتن تەنسیقەکی پێویستە یان لەگە یەکیتی یان لەگە پارتی هەڵ ئەکسەر مەسەلەن لەگە یەکیتی ڕەنگە لەو دەمەی پێویست بی ڕەنگە وەختە چیتکە لەگە پارتی پێویست چکە خۆ ڕاستێکی برێ ئەو چۆنە ئەو مەوزوع هەتا ڕسمی خاریتەی مستقبل نەکەی لە دوای هەڵبژاردنە دیار نییە ئەو قسە چیە خۆی پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان حەقی 6 کورسی 7 کورسی هەیە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کەمتر دەناویت کە هەمووی ئەوەی دەنجی ئەوانەیە کە ناسن هەڵبژاردن کەواتە ئەو کاتی ئەو دەنگە کەمیان هەوی تەنسیقی لەگە بکەوینەکەی وەکو سانەویەک دەیکەی لەگەری ئەنی خەڵک ئێستا وا دەزانی ئەو بەو شێوە بەرزەی ئەمە باسی ئەو تەنسیقە دەکەین نا تەنسیقێکە لە کاتێک کە زۆر لاواز بووینە باس لەگەڵ کردکە پێتان خۆشە هەموو حەزبیلایەنە سیاسیەکان تێدا من لەو بەرەیە بزنەوەی گۆڕان کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بە تایبەتتر بزنەوەی گۆڕان تا چەند یاخود قسەیان چی بووە لەسەر بەرەکە دانیشتنتان هەبوو بەیەکەوە ئەگە دانیشتنتان هەبوو بەڕوونی باشکایی چیان پێگوتون کە ئەوی ئێستا لە دەسەڵاتە والله ئەمە تا ئێستاش لە پەیوەندێکی خۆش داین لەگە کار ئەمە وەکو خۆمیان دەستگایستاندا لەگە مامۆستا عەلی لەگە مامۆستا سەلاحەددینی لەگەر کاک عومەری سەید عەلی لەگەر یەکیتی تاڕاتێک لەگەر ئەوە سەر کۆمەر هاتە ماری مەکاتی خۆی جێی ڕێزە هەموو پەیوەندێکمانەیە وڵا زۆرمان پێخۆشە پەیوەندیمان هێشتا زۆر زۆر زیاتر بێ ئەمە لەو قسانە ناترسین داخوا ئەو پرۆژەی دکتۆر بەرهەمی ئەو پرۆژەی یەکیتی یانجاروێ نامەندێنێن شتا قەدرێت کە ناوێن لە مناوگو پرۆژەی پارتینە یانجاروێ پرۆژەی ئێران و تورکیا و نازم ئەو ناودەوەکەم خۆ دزانی گەلە زۆرە ئەمە زۆر لەو ناوانە ناترسین گۆڕان کەوتوتە میحنەیەک یعنی حقوای ئەمە هەموو لایەک یارمەتین زۆرترین یارمەتی گۆڕانماندا هەمە حەولماندا خۆیان دەزان باوەڵە وەکو کاکمەری زۆر زۆر ڕێزی و تەقدیری لە بۆ ئیشانەی ماهبووە کە ئەمە حەول و تەقلاماندا ئەو ئەوانەی کە لی جیابووینەوە لەگەرەوان حیوارەکە بی بەس حیوارەکە لەسەر ئەساسی گۆڕانیشی ئەسیل وەکو بکەی بەس تا ئێستا ڕاستی نەگەیشتنە ئەو ڕادەی من مەترسیم هەیە گۆڕان خۆی تاخیر بکات بەو وەزعی ئێستای کە لە ناو حکومەتە و هەر پارچە پارچەشی لێبیتەوە وەختێکی وای لێبێ بە تاقی تەنها بستە هەڵبژاردن زۆر چارە نووسە چخرابی ینی لێرە ئەمە وەکو برایەتی لەگەر هێن بازەکەین بەڕای من زووترین پێش دەست پێشخەریەکی کە پێشی هەموو لایەنەکان هاتووە ئەو بێتە ناو هاوپەیمانی هیوە ئەم حەزەکەم باسەکی هاوپەیمانی هیواش بکەم هاوپەیمانی هیوا ڕاستە زۆر شلوقە بەڵام باشترین ئەرزیەیە لە بۆ هەموو حیزبەکان کە لەسەر ئەساسی هاوپەیمانی هیوا ئەو بەرەی دروستکرد چکە هاوپەیمانی هیوا لەگە جیاوازیان جورئەتێکی گەورەیان کرد کە هاوپەیمانی چەند کرد لە ناوەخۆ ئەجا زۆرترین دیفاع لە ئیشی کوردستان ئەوان دەیکەن بۆیە حەقوانیە یعنی بەهۆی ئەوەی کە ناکۆچێک هەیە لە نێوان ئەندامانیان و یان ئی گۆڕانیان ئینەوەی نوێ بیکەنە ئەساسەک لە بۆ نهاتن ئەو هاوپەیمانیە ئەرزیەکی باشەگە هەمومان یارمەتی بدەین باس لەو کرد کە لەگەڵ حزب سیاسیەکان و لایەنەکان ناوێت چەند کەسایەتی تشتینە بابگەڕەوە سەرەوە چکە قسە زۆر لەسەرەوە دەکرێت باس لەو کرد کە سەر کۆمەر ینی وەکو پەیوەندی نێوان هەردوو لاتان سەردانی کردن و هاتوونەوە تا ماڵەکەتان سەر کۆمەر تا چەند پشتیوانی دروستبوونی ئەو بەرەی ئێوە دەکات مەبەستمەوە نییە کە لە ڕووی سیاست و لە ڕووی مادی یاخود لە ڕووی پلانی سیاسی پشتیوانی تام بکات تێدا هەبێ بەڵام وەکو بۆچوونی شخصی خۆی تا چەند سەر کۆمار لەگەڵ ئەوەدا پشتیوانی ئێوە دەکات ئەم پێم وایە سەر کۆمار زۆر ئەوەندە من ئاگام نێوی وەختەی گوتیان لەگەر سەر وەزیران لیستی دوسێ گوتیان ئێوە شتێدان گوتم وەڵای من نەمزانیە ئەوانیش لیستیانەوەی دەرکەوت لیستیان نەبوو يعني ظن وإن بعض الظن إثم يعني أو ظنانش زۆربەی ناتەواون
سەر کۆمار زۆر حەول و تەقەلای لە بۆ کوردستانە دەبینی زۆربەی مشکلەکان کە برادرانی ئێرە دەیکەنە عەرقەڵە لەوێ لە دانیشتن شوارڕێکی دێخن و مشکلەکان حەل دەبی. یعنی ئەم نەوەندی بزانم سەر کۆمار پرۆژەی خارجی یەکێتی نیشتیمانی نییە، یان ئەمن ئاگادار نیمە یان هیچ پرۆژەی لە دەروەی نییە. هەرچی حەول و تەقەلایەکی هەیە لەگە حیزبەکان هەر لەو عیلاقاتە خۆشەیە کە لە بینی یەکتر، یعنی ڕەنگە حەول و تەقەلای لەگە کۆمەڵ و گۆڕان و یەکگرت و ئەوانە دابی کە هاوپەیمانی لەگە یەکێتی بکەن، ئەو حەق خۆیتی لەبەرەوەی لە یەکێتی نیشتیمانی. بەڵام هاتوویتە ناو ئەو پرۆژەی ئەو ڕۆنا سبەی نادوزوی دەردەکەوی آخر ئەوشتەوە نیە بە هیچ معلوماتێکەوە پێشم وە نییە هاتبیتنا ئەو پرۆژێ ئەوی لە تەقریرەکەی چێم لەبوو کە باڵێک لە ناو یەکێتی لەگە دکتۆر بەرهەم و لەگە ئەو حیزبانە و لەگە هاوپەیمانی هیوا ئەو جۆرە يعني جملانە بەڕێ من هەمووی جملەی غێر مفیدە بوون، هیچی لەسەر هیچ نەبوون و لەگەر ئێمە و ئەمەش ڕئیسی لیزنە چی بم ئەو لیزنەی ئێمە لە کانیوەتمان دروست بووە لە بینی ئەنی وەکبرەی کۆبوونەوەی ستاندەر و هاوپەیمانی هیوا ئەو لیزنە دروست و لە کاتی کۆبوونەوەش کەس تەوەقعیشمان نەدەکرد ئەو لیزنە دروست دەبی، ئەو لیزنە لە ناکاوت دروست بوو، یعنی لەسەر پێشنیاری هەندێک برادران پێشم وایە هەتا ئەو لە حەزش ئەو لیزنە نەیەکێتی نیشتیمانی ئاگای لێ دروست بووە نەسەر و کۆماریش ئاگای لێ دروست بووە، نازانم بەڵام پێوە نییە زانی بێت کە ئەو گوتی ئەو لیزنەیە بە قسەیوان دروست بوو بە سەرۆکاتی من، بە سەرۆکاتی منیش نییە، ئەم لی سەرۆک نیمە، هەندێکی هاوپەیمانی هەندێکی ستاندەر. با دوا پرسیار بکەم، دۆخی سیاسی دەکوڵێ، دۆخ و ژیان و گوزەرانی هاوڵاتیان دەکوڵێ، گفتوگۆکان دانوستانەکان لەگەڵ بەغدا و یعنی هەروە بەردەوامە و ئەنجامێکی یەکلاکەرە و خاڵێک بەدەست داهاتەوە خەڵکی هەرێمی کوردستان، خەڵکی زۆر چاوەڕێ و یەکرد یاخود ئێستا چاوەڕێ دەکا لیستێک ڕابگەێنرێت یاخود بەرەیەک ڕابگەێنرێت، دەتوانانی پێم بڵێ کی بەرەکەی ئێوە بە فەرمی ڕادگەێنرێت؟ واللهی ئەوە نەوەڵڵا کاتەکەی دیار نییە، جهودی زۆر دەوێ، ڕاستی ئەمەش گلەی یەکمان لە تەرەفەکانیش هەیە، یعنی وەک کەیف خۆشتیان چکە ئازر دەکەن ئەمە هیچ سەر ناکەین، یعنی سەنجار پێمان گوتنە کاکەوە ئاو دێدەتان با گورگ دێدەتان خوا هەستنەوە ئیشێکی خۆتان بکەن زۆر بە زەحمەت هەرستنەوە، یعنی یەک لایەن هەست دەکەم زۆر ئیستیجابە هەیە لە وەزعەکەی کە ئیشتێ خوێندنەوەکەی لە بۆ واقع دقیقترە ئەندامیدانە لە بۆ لسنە ئیستقبالەکەی زیاتر لایەنەکەین کە وڵای یەکگرتو زیاتر لە هەمووان زیاتر ئیستیجابێ هەیە و بەڵام لایەنەکان کەش زۆر ئەوە نینە، یعنی وەکبری ڕەتیان نەکردۆ بە هیچ نەوەی هەموو پێشوازێکی باشیان هەیە، بەڵام ئەوان زیاتر یعنی تو کە دەرەی نۆ ئەو یەکسەر ئەوان دەرێن دا حازرین ئەندامیان حەزکە ئەوەش لە چ دێ لەوەی دێ کە تێگەیشتینە لە وەزعەکەی برادران کە بەشتی تر مەشغولن ئەشتی ناوە خۆیان هەیە، بەڵام لە کۆی گشتی پێدەچی تا 10 مانگ و ئەوانە نازان تا 100% 10 نیسان پێدەچی ئەوە تا ئەو کاتی هەندشتی گرنگ ڕووبدا هەستا ماوەکە زۆر کەم دەمینێ، بەڵام پێدەچی هەندێک ئیشی باش ڕووبدا و هەر لایەنێکیش خارجی ئەو بەرەبی سەفر دەبی صفر دەبی بە تاکید خارجی ئەو بەرێ و ئەو بەرێ بەخۆشی دروست نەمن سفر دەبێت. قرارم بوو دوا پرسیار بوو حسنە لە جوابەکانیش هەندێکم دێ بڕی، بەڵام ناچارت کردمەوە پرسیارە بکەم. دەڵێی تا 10 نیسان هەندێک شتی گرنگ ڕوو دەدەن، یەکێک لە شتە گرنگەکان چییە؟ خۆی ئەوەیە هەموو لایەنەکەن بە جوانی تێگەیشتینە تاکە چارەسەر تاکە بەدیل ئەو بەرەیە و هەندێک تێگەیشتونە کە دەسەڵات وەکبری تووشی لە هەموو ڕۆک تووشی کۆرەڕێ بووە، ئیشی پێ ناڕوە، تووشی کێشەی زۆر گەورە بووە لەگەر وڵاتانی دەوروبەر، هەندێک عەقدەکان ئەوانەی ئیمزایان کردن عەقدی زۆر خەتەرن، عێراق تەحەمولی ناکە، وەکبری مجتەمەعی دووەلی لایەنگیری دەسەڵاتی کوردی نەمایە، بە هەموو نەوەک ڕزیوە دەسەڵاتی کوردی تێگەیشتونە کە گۆڕانکاری ئاتیە لا ڕەیبە فیها، یعنی ئەو دەسەڵاتی ئێستای کوردستان زائیلە 100%، یعنی زۆری دەویان کەمینەوە دەوەستێت سەر وەکبرەی تەرەفی بەرامبەر ئێستا تەمەنی دەسەڵات بەهۆی نەبوونی معارەزەیەکی بەهێز درێژ بوویتەوە، دەنە ڕوویە لە هەموو ڕووەکان، بۆیە هەموو تێگەیشتینە و ئیستیجابە و یان شتەکەوتێن ئەو خلافاتانی کە پێشتری هەبووە ڕوون بوویتەوە کە ئەو خلافاتانە زۆر ئەساسی نین، بە تایبەتی ئێمە کە بۆمان ڕوونکردنەوە ئەو کوت لە پەرلەمانی دەردەچی ملکی هەمووانە، کاتی چ کێشێک نامینێ لە بینی
کۆمەڵ و یەکگرتوو ئەگە سێ یەکگرتووبی پێنجی کۆمەڵبی چکە هەر هەشتی دەفتە ئی هەمووان ئەگە پێنجی ئی گۆڕانبی چاری ئی نەوەی نوێبی بۆن منە یان ئی حیزبی شوعیەکە چ تێدابی یعنی ئی هەمووانە ئەو کوتلەیە فکرەکەشمان فکرێکی فراوانە هیچ حیزبێکی کوردستانی لێ ئیستیزنا نییە نێبرین بەس کۆمەڵ و یەکگرتوو گۆڕان و ئەو هەر ئەوەندە نییە ئەمە ینی فکر هەیە لە بۆ حیزبەکانی تریش لە بۆ دام و دەستگای مەدەنی لە بۆ شخصیت وەکووری بەرەکە فراوانە ئێمە دەمانەوێت بەڕاستی تەمسیلی ئەو 1970 خەڵکی کوردستان بکەین کە بایکۆتی هەڵبژاردننی کوردستانی کرد. زۆر سپاس مامۆستاکە بە ئەومایەوێت بەخشی لەگەڵ مامی جواب پرسیارەکاندایەوە دەگەڕێمە وڵاتان زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون